لە کۆماری ئیسلامیدا بیستنی هەواڵی لە سێدارەدان و دەستکردنی حکمی لە سێدارە و ئیعدام بۆ تشتێکی ئاسایی. بەڵام ئەوەی کە لەم ڕۆژانەدا بۆ بەخشانی عەزیزی ئەو حکومە لە دیوانی عالی کشوەرە دەرکرا لە نهایەتی بێعەداڵەتی و زاڵمانەبوونی خۆیدایە. جارێ بەگشتی هیچ دادگایەک لە کۆماری ئیسلامیدا بەڕاستی سەلاحیەتی دادگایکردنی هیچ تێکۆشەرێکی سیاسی نییە. تێکۆشەرانی سیاسی گیان زیندان نییە نەکەر شیاوی ئەعدامنی. بەخشانی عەزیزی دەوا وەکو پاڵەوانێکی کاری مرۆڤ دۆستانە لە کوردستان و لە ئێران پێشوازی لێکرابایە. دەبوایە تاجی سەری ئەو کۆمەلگایە ئەو تاجی سەری و کۆمەلگایە بووە بە خاتری ئەوەی کە ژنێکی تێکۆشەری کوردی ئێران هەڵدەچێت لە ڕۆژاوا خزمەت دەکا بە ئاوارە بە پەنابەر بە خەڵکی لێقەوما و لەوێ کاری ئینسانی دەکات لەوێ. ئەم کەسە بەم پێشینە سیاسیەوە دێت لە دادگایەکی لە بێدادگایەکی جمهوری ئیسلامیدا بە حاکمە دەکرێت حکمێکی زاڵمانی بسەردا دەسە پێ. دوجارش دیوانی عالی کشوەریش حکومەکەی تایید دەکات ئەو ڕۆژانە بیستمانە کە هەم ملاقاتی ئەو هەم ملاقاتی پەخشە وشەی ولالیشان قەدەغە کردووە. ئەوە نیشانی ئەوە دەدا کە لە بەردەم ئیعدامکردندان لە بەردەم لە سێدارەداندا ئەوە بەڕاستی زۆر داوێکی دڵتەزێن دەبێت و من پێم وایە پێویستە بەکاردانەوەیەکی جەماوەری پێشی ئەو جنایەتە بگیرێ. ئەو کاردانەوە جەماوەریە لە کوردستان پێشینەی بووە. خەڵکی کوردستان بە ماگرتنی گشتی خۆیان وەکو ڕەفرەندۆمێک وەکو ڕادەربرنێکی گشتی نەفرەت و بێزاری خۆیان لە هەر سیاسەتێکە جمهوری ئیسلامی ڕەساوی کردووە دەربریوە. ئەو جارەش پێویستە یعنی پێویستە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵات بن. پێم وایە کە پێویستە بە هاودەنگی خۆیان بانگەوازێکی وا دەرکەن کە مەجای ئەوە بێ جەماوەری خەڵکی کوردستان بەشداری بکەن لە خەبات بۆ نەجاتی گیانی بەخشانی عەزیزی و هەموو زیندانیانی سیاسی کە ڕۆژانە حکمی ئەعدامیان لە بێدادگاکانی کۆماری ئیسلامی دەرچوو. ئەوە پێم وایە ئەوە کەمترین ئەرکێکە کە ئێمە بەرامبەر بە تێکۆشەرێکی و بەخشانی عەزیزی و ریشەی مرادی دەبێ بەڕێوەی بەرین و لەو باوەڕدام کە ئیمکانی هەیە نجات پەیدا بکەن و ئیمکانی هەیە جمهوری ئیسلامی لەو حکومە زاڵمانەی خۆی پاشگەز بێتەوە.